سڵاوتان لێبێ خۆشەویستان. لە ساڵی 2011 خۆ پێشاندان و شۆڕشی گەورە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گرتەوە کە بە بەهاری عەرەبی ناسرا بوو لە تونس و سووریا و میسر و یەمەن دەستی پێکرد. یەکێک لە گەرمترین ناوچەکان کە ئەم شۆڕشانەی تێدا بوو وڵاتی لیبیا بوو، وەکو خۆپێشاندانی ئاشتیانە لە شەقامەکان دەستی پێکرد. بەڵام بە خێرایی بەرەو ڕوبەڕووبوونەوەی سەکداری پەرەیسەند و لیبیا بوو بە ناوچەی جەنگ. لەم نێوەندەدا سەرۆکی لیبیا پاشای پاشاکانی ئەفریقیا عەقید موعەممەر قەزافی هەوڵی هەڵهاتنی دەدا بۆ ئەوەی ژیانی ڕزگار بکە، بەڵام لە ناکاو فڕۆکەی فەڕەنسی کاروانەکەی قەزافی بردومان کرد و ناچاری کرد لە ئۆتۆمبیلەکەی دابەزێت و خۆی لە بۆڕی ئاوەڕۆیەکدا بشارێتەوە. بەڵام ئەم ڕووداوانە لە سەرەتاوە چۆن ڕوویاندا؟ ئەمڕۆ باسی شەڕی لیبیا و کۆتایی هاتنی یەکێک لە سیرترین سەرۆکەکانی عەرەبتان بۆ دەکەم. ئەگەر دەتەوێت سیرۆکەکە لە سەرەتاوە تا کۆتایی بزانیت سەبسکرایب بکە و دوگمەی ئاگادارکردنەوە چالاک بکە. ئێستاش بە ناوی خودا دەست پێ دەکەین. وەکو هەمیشە بۆ تێگەیشتن لە چیرۆکەکە هەر لە سەرەتاوە دەبێت کەمێک بگەڕینەوە بۆ ماوەکان بۆ ساڵی 1969. لەو کاتەدا لیبیا شانشینی لیبیا بوو و فەرمانڕەواکەی شا ئیدریس ئەلسانوسی بوو. لیبیا یەکێک بوو لە دەوڵەمەندترین وڵاتانی عەرەبی. لیبیەکان لەو کاتەدا تەنها چەند ساڵێک بوو خەریکی دۆزینەوەی نەوت بوون و دۆخی وڵاتەکەش باش بوو، بەڵام بۆ هەمووان باش نەبوو. توێژێکی گەورەی لیبیەکان هەبوون، بە تایبەتی بەدەویەکان، ئەو کەسانەی لە بیابانەکاندا دەژیان کە دۆخەکەیان خراپتر و خراپتر بوو. ئەم بەدەویە گەنجێکە تەمەنی نزیکەی 27 ساڵە، ئەفسەرێکە لە سوپای لیبیا کە ناوی موعەممەر قەزافیە. لە کاتێکدا کە پاشای لیبیا شا ئیدریس لە تورکیا چارەسەری پزیشکی وەردەگر، قەزافی لەگەڵ گروپێک کۆبووە کە ناوی ئەفسەرە ئازادەکان بوو. پێی گوتن: گوێ بگرن کوڕان، من بە هیچ شێوەیەک لە دۆخی وڵات ڕازی نیم، دەمەوێت کودەتایەک لە دژی پاشا ئەنجام بدەم، کێ لەگەڵمدایە؟ ئەفسەرەکان پێیان گوت: ئێمە لەگەڵتین. بێگومان بابەتەکە بە هیچ شێوەیەک ئەوەندە ئاسان نییە. دەگوترێ قەزافی لەو کاتەوەی کە خوێندکاری ئامادەی بووە زیاتر لە 10 ساڵ بوو پلانی کودەتای لە دژی پاشا دانابوو. هەر چۆنێک بێت ئەفسەر ئازادی خوازەکانی لەگەڵدا بوو و پاشای وڵاتیش لە تورکیا بوو چارەسەری وەردەگرت. لەو کاتەدا کۆشکی شاهانە و بینای ڕادیۆکەیان گەمارۆدا و کودەتاکەی قەزافی بەبێ ئەوەی یەک فیشەگەش بتەقێنێ سەرکەوت. یەکێک بوو لە ئاشتی خواستترین کودەتاکانی مێژوو. لە یەکی ئەیلولی ساڵی 1969دا موعەممەر قەزافی گەیشتە ڕادیۆی بنغازی بۆ ئەوەی وتارێک پێشکەش بە خەڵک بکات و ڕووخانی دەسەڵاتی پاشایەتی و دامەزراندنی کۆماری عەرەبی لیبیا ڕاگەیەنێت. بە سادەی پێیگوتن پاشا لە دەرەوەی وڵاتە و لە دەرەوەی وڵاتیش دەمێنێتەوە. لەمڕۆوە من حاکمم، سەری دەسەڵاتم. خۆی بە خەڵک ناساند وەک موعەممەر قەزافی سەرکردەی شۆڕش. هەموو جیهان شاید حاڵە بۆ خەڵکی لیبیا چۆن ئازادیان دروست کرد. خەڵک دەیانگوت لەمڕۆوە قوتابخانە دروست دەکرێت، نە خوێندەواری نامێنێ. ئەو پارەی لە نەوتەوە دەستمان دەکەوێت بەسەر هەموو کەسێکدا دابەش دەکرێت. ئیتر خەڵکی دەوڵەمەند و هەژار زیاتر نامێنێ و هەزاران لیبی ڕژانە سەر شەقامەکان و لە دەوری قەزافی کۆبوونەوە و ئاهەنگیان دەگێڕا لەسەر ئەو بنەمایی کە 2000 دەسەڵاتی گرتبووە دەست. بێگومان وەک کەمێک پێش ئێستا باسمان کرد، بابەتی کودەتاکە بە هیچ شێوەیەک بابەتێکی ئاسان نەبوو. ئەگەر ڕاستگۆ بین، قەزافی و ئەفسەرەکانی لەگەڵیدا بوون، هۆکاری زۆر بەهێزیان هەبوو و یەکێک لەو هۆکارانەش ڕەتکردنەوەی شا ئیدریس بوو بۆ بەشداریکردن لە شەڕی ساڵی 1967 و یارمەتیدانی میسر و سووریا و ئوردن لە دژی ئیسرائیل. کەواتە یەکەم شت کە قەزافی کردی کاتێک دەسەڵاتی گرتە دەست، دەرکردنی ئەو بنکە ئەمریکی و بەڕیتانیا نەبوو کە لە لیبیا ئامادە بوون. هەروەها جوولەکەکانیشی دەرکرد و قەزافی دەستی کرد بە جێگیرکردنی خۆی وەکو سەرکردەیەکی گەورەی عەرەبی. نمونە و پاڵەوانی قەزافی لە منداڵیدا جەمال عەبدولناسر سەرۆکی میسر بوو کە پێشتر لە ڕادیۆوە گوێی لە وتارەکانی بوو سەبارەت بە عەرەبیەت و ناسیۆنالیزم. قەزافی زۆر سەرسام بوو بە کەسایەتی عەبدولناسر تا ئەو ڕادەی کە لە لیبیا دەسەڵاتی گرتە دەست. ناوی مانگی تەموزی گۆڕی بۆ مانگی ناسر بە ناوی عەبدولناسر سەرۆکی میسر.
چەند ساڵێک دوای دەست بەکاربوونی قەزافی بە تایبەتی لە ساڵی 1973 قەزافی و ئەو ئەفسەرە ئازادانەی کە یارمەتیاندا ببێتە سەرۆکی لیبیا کۆمەڵێک کێشە لە نێوانیاندا هەبوو. کێشەکان لەسەر ئەوە بوو کە ئەفسەرەکان بە قەزافیان وت ئێمە پێکەوە کودەتامان کرد و تۆمان کردە سەرۆک، پێویستە دەسەڵات و بەشی ئێمەش لە وڵاتەدا هەبێ یاخود ئێمەش سەرۆکایەتی بگرینە دەست. وردە وردە گرژی و کێشەکان بەردەوام بوون. 2000 قەزافی ڕازی بوو دەسەڵات ڕادەستی کەسێکی تر بکە. موعەمەرس و ئەفسەرەکانی ئاگادار کردەوە کە بڕیارە لە بەرچاوی خەڵک دەست لە کارکێشانەوەی خۆی ڕابگەێنێ و بەڕاستیش هەزاران کەس لە ناوچەیەک بە ناوی زوارە لە لیبیا کۆبوونەوە. قەزافی لە بەردەم خەڵکدا وەستا و ڕایگەیاند کە دەست لە کار ناکێشێتەوە. شۆڕشێکی نوێی دەست پێ کرد کە ناوینا شۆڕشی ڕزگارکردنی وڵات لە دەستی خیانەتکاران و لایەنگرانی پاشا. بێگومان مەبەستی لە خائین و ئەفسەرەکان بوو کە یارمەتی قەزافیاندا بوو دەسەڵات بگرێتە دەست و بەم هەنگاوە قەزافی دەستی پاراستنی خەڵکی لیبیای وەرگر و بوو بە تاکە سەرکردەی وڵات. هەر لەو ماوەیەدا قەزافی بە شێوەیەکی ڕستەی هەموو شتێکی بە ناوی دیموکراسی لە وڵاتدا هەڵوەشاندەوە، هەڵبژارنەکانی هەڵوەشاندەوە، پارتە سیاسیەکانشی داخست و هەر کەسێک دژایەتی بکردایە یەکسەر دەخرایە زیندانەوە. موعەمەر قەزافی تەنها بەو بزوتنەوەی ڕازی نەبوو کە کەمێک لەمەوبەر کردوێتی. نەخێر، ئەو دەیویست سوپایەکی لاواز هەبێت لە وڵاتدا. لەبەر ئەوە قەزافی زۆربەی سەرکردەکانی سوپای لە کارەکانیان دوورخستە و کەسانی بە تەمەنی لە شوێنی ئەواندانە، ئەویش بۆ دڵنیابوون لەوەی کەس هەوڵی کودەتا بەسەریدا نەدات چونکە سوپای وڵات لاوازە و هەموو شتەکانی شل کردهبوو. کەشتی ئەمریکیەکان بە بێ مۆڵەت بە ئاوەکانی لیبیادا تێدەپەڕین، بۆیە قەزافی چوو پێی وتن من حەزم لەم کارەی ئێوە نییە. چوو هێڵێکی دروست کرد کە پێی دەڵێن هێڵی مردن یاخود هێڵی مەرگ، هێڵێکە کە قەزافی لەسەر نەخشە کێشاوێتی، ڕێگیری دەکات لە بەزاندنی هەر کەشتێکی ئەمریکی یان فڕۆکەیەکی ئەمریکی. وتی هەر کەسێک ئەم هێڵە ببڕێت زۆر بە ئاسانی دەمرێت. ئەمریکا بە قەزافی وت ئەم ناوچەیە سەر بە لیبیا نییە، ناوچەیەکی ئاوی نێودەوڵەتیە، واتە بۆ هەموو کەسێکە و تەنها بۆ ئێوە نییە. وەک جۆرێک لە تەحەدا ئەمریکا فڕۆکەیەکی نار بۆ ئەوەی هێڵی مەرگ ببڕێ و سەر سوورمانەکە ئەوە بوو کە تۆپخانەکانی لیبیا لە فڕۆکە ئەمریکەکەیاندا و خستیانە خوارەوە و دوو فڕۆکەوانی ئەمریکی گیانیان لە دەستدا. دوای ئەوەی لیبیا لە فڕۆکە ئەمریکەکەی دا و دوو ئەمریکی کوژران، ئەمریکاوتی سوپاس ئەمە ئەوەیە کە من دەمەوێت، من حەزم لە چاڵنج هەیە. ئەویش ڕۆژ هێرشێکی ئاسمانی بۆ سەر لیبیا ئەنجامدا بە 66 فڕۆکەی جەنگی و بردومانی تەرابلوسی پایتەختی لیبیا و ناوچەی بنغازی کرد. 100 هاوڵاتی لیبیا بوونە قوربانی ئەو هێرشانە، لە نێویاندا کچی سەرۆکی لیبیا هانا قەزافی. ئەگەر ڕازگۆبین هێشتا لیبیەکان ناکۆکن لەسەر ئەوەی کە ئایا بەڕاستی کچەکەی قەزافی لەو ڕۆژەدا مردووە یاخود نا، یان تەنها درۆیەکە کە قەزافی بۆ بەدەستهێنانی هاوسۆزی خەڵک دروستی کردووە. لە هەشتاکانی سەدەی ڕابردوودا شەڕی ناوخۆ لە چاد لە نێوان هێزە چەکدارەکانی چاد و یاخیبوانی چاد ڕوویدا. بێگومان چاد وڵاتێکی ئەفریقیە و دەکەوێتە نێوەندی ئەفریقیا. فەڕەنسا پشتیوانی لە هێزە چەکدارەکانی چاد کرد. لێرەشدا موعەمەر قەزافی وتی دەمەوێت پشتیوانی یاخیبوانی چاد بکەم و پاڵپشتی لە شۆڕشی چاد کرد. بێگومان شەڕەکە ساڵانێک بەردەوام بوو و هەزاران کەسی لیبی بوونە قوربانی ئەم شەڕە و لە سەروی ئەوەشەوە لیبیا ملیۆنان دۆلاری لەدەستدا و لە کۆتاییدا هێزە چەکدارەکانی چاد و فەڕەنسا سەرکەوتنیان بەدەستهێنا. موعەمەر قەزافی کەسێکی جەماوەری بوو لە لیبیا، بەڵام دوای شەڕی چاد دۆخەکە زۆر گۆڕا چونکە بۆ خەڵک ڕوون بووەوە کە موعەمەر قەزافی دەستی هەبووە لە ڕفاندنی خوێندکاران بۆ شەڕی چاد. چیرۆکەکە لە ساڵی 1986 ڕووی داوە، بە تایبەتیش لە مانگی کانونی دووەمدا. موعەمەر قەزافی هەزاران خوێندکاری قوتابخانەی ناسار کرد کە بە پێچەوانەی ویستی خۆیان بەشداری شەڕەکە بکەن. ئەم بابەتە تەشەنەی کرد و جەنجاڵی جیهانی بە دوای خۆی داهێنا، بە تایبەتی کە زۆربەی خوێندکارەکان لە شەڕەکەدا گیانیان لەدەستدا و لە نێو ئەوانەی کەما بوونەوە هەمویان تا ئەم ڕۆژ نادیارن. هەر لەو ماوەیەدا چەندین چیرۆک بەناوبانگ بوون لەسەر ئەو تاوانانەی کە قەزافی کردوێتی بەرامبەر هەر کەسێک بیری لە دژایەتی کردنی کردبێتەوە. وەک یەکێک لە چیرۆکە بەناوبانگەکانی جیهان
چیرۆکی سەدیق شوێدی سادق خوێندکارێکی لیبیە و بۆ خوێندنی ئەندازیاری فڕۆکەوانی چووەتە ئەمریکا. لەگەڵ تەواوکردنی خوێندن دەست بەجێ گەڕایەوە لیبیا و دەستی کرد بە پێگەێنانی هەڵمەتەکانی دژایەتی قەزافی. دەست بەجێ دەستگیر کرا و زیندانی کرا و سزای لە سێدارەدانی شۆکەری بەسەردا سەپێندرا. ڕۆژێک یاری باسکە لە یاری بەنغازی هەبوو. وەک دەزانن پێش هەر یاریەکی گەورەی لەم شێوازە بە زۆری نمایشێکی کردنەوەی یاریەکە هەیە، گۆرانی و سەما و ئاهەنگ و ئەم زۆرە بابەتانە. بەڵام کردنەوەی ئەم یاریە کەمێک جیاواز بوو. بە لە سێدارەدانی سەدیق شوێدی لە بەردەم هەزاران کەسدا ئەنجام درا. لەو هەزاران کەسەی لەوێ ئامادە بوون منداڵی تەمەن 10 ساڵ و منداڵانی تەمەن 6 ساڵ و 7 ساڵ هەبوو. لە سێدارەدانی سەدیق ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆنەوە پەخش کرا. ئەوێش بۆ ترساندنی هەر کەسێک بیر لە دژایەتی قەزافی بکاتەوە. تا ساڵی 1996 ئەم بارودۆخە بەردەوام بوو. زیندانی ئەبوو سەلیم هەیە لە تەرابلوسی پایتەختی لیبیا. زۆربەی ئەوانەی لەم زیندانەدا بوون زیندانی ئۆپۆزیسیۆن بوون، واتە هەر کەسێک شتێکی هێرشبەرانەی لەسەر قەزافی وتبێت یان لێرە و لەوێ شتێکی هەڵی بنووسایە یەکسەر دەستگیر دەکرا و دەخرایە ئەم زیندانە کە ناسراوە بە زیندانی ئەبوو سەلیم. ژمارەی زیندانیان بۆ هەزاران کەس زیادی کرد تا ئەو زیندانیانە بڕیاریاندا لە ناو زیندانەکەدا یاخیبوون دەست پێ بکەن و بەڕاستی ئاژاوە و ناڕەزایەتیان دەست پێ کرد. شتەکان گەیشتنە ئاستێک کە زیندانیەکان توانیان 2 پاسەوان بگرن و 2 پاسەوانی زیندان دەستگیر بکەن و یەکسەر یەکێکیان بکوژن و پاسەوانی دووەم بە زیندوی بەجێ بهێڵن تا بتوانن دانوستان لەسەری بکەن. هەواڵەکە گەیشتە موعەمەر قەزافی و داوای کرد دەست بەجێ دانوستان لەگەڵ زیندانیەکان بکەن بۆ ئازادکردنی پاسەوانەکە. لە ڕاستیدا دانوستان لە نێوانیاندا ڕوویدا و کۆتایی هات بە بەڵێنی قەزافی بە زیندانیەکان کە بەڵێنی دا بارودۆخی زیندان باشتر دەبێت و هەموو داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت. لە بەرامبەردا لە بەیانی 29 حوزەیرانی 1996 زیندانیەکان پاسەوانەکەیان ئازاد کرد و داوایان لێکرا بچن لە حەوشەی زیندانەکەدا بوەستن تا دەیان گوازنەوە بۆ زیندانێکی تر، زیندانێکی نوێ و زیندانێکی پاک. ئەوە ڕێکەوتنەکە بوو، بەڵام جێگەی سەرسوڕمان ئەوە بوو کە کاتێک زیندانیەکان ڕۆیشتن و لە حەوشەی زیندانەکەدا وەستان پاسەوانەکان بە شێوەیەکی هەڕەمەکەی بۆ ماوەی زیاتر لە کاتژمێرێک بەبێ وەستان دەستیان کرد بە تەقەی دۆشکە بەسەر زیندانیەکاندا. دۆخێک کە 2000 بۆ هۆی کوژرانی 1069 کەس کە زۆربەیان لیبی و فەڵەستینی بوون دەست بەسەر کران و بابەتەکە بە شێوەیەکی ترسناک بەنهێنی هێڵدرایەوە تا ئەو ڕادەیە کە بنەماڵی زیندانیەکان ساڵانێک نەیانتوانی هیچ شتێک لەبارەی کوڕەکانیانەوە بزانن تا ڕۆژێک ڕێکخراوی مافی مرۆڤ کە بەرپرسیارە لە مافەکانی مرۆڤ دەزوەردانی کرد لە کارەکە. دوای داواکاری خێزانەکان کەوت بۆ ئەوی شتێک لەبارەی کوڕەکانیانەوە بزانن کە ساڵانێک بوو لە تاریکیدا هێڵدرا بوونەوە. دەزوەردانی کرد و دوای دانوستاندنێکی زۆر ڕێکخراوی مافی مرۆڤ لە ساڵی 2005 توانی بسێتە ناو زیندانەکەوە. بۆیان دەرکەوت کە زیندانەکە چۆڵە، هیچ زیندانیەکی تێدا نییە. دوای لێکۆڵینەوەیەکی دوور و درێژ لەلایەن ڕێکخراوی مافی مرۆڤەوە 2000 بۆیان دەرکەوت کە لە ساڵی 1996 واتا نزیکەی 10 ساڵ لەمەوبەر کۆمەڵ کوژیەک لەم زیندانەدا ڕوویداوە. دوای فشارێکی زۆر لەسەر ڕژێمی قەزافی ئەو کۆمەڵ کوژیە دانی پێداگیرا و قەزافی فەرمانیدا قەرەبووی کەسوکاری قوربانیەکان بدرێت بۆ هەر کەسێک زیاتر لە 100,000 دۆلاری دەدا. کاردانەوەی خەڵکەکەش ئەوە بوو کە ئێمە ئەو 100,000 دۆلارەمان ناوێ، دەمانەوێت سزای ئەو کەسانە بدەین کە بەرپرسیارن لە کۆمەڵ کوژیەکە. ئەلێرەوە سەرەتای سیرۆکی کۆتای هاتنەکەی قەزافی دەست پێ دەکات. ئەم ڕووداوانەی کە ماوەیەک پێش ئێستا باسم کرد وەک ڕفاندنی قوتابیانی قوتابخانە و ڕووداوی سادق و ڕووداوی زیندانی ئەبوو سەلیم لە ڕاستیدا ڕووداوی گەورن، بەڵام تاکە ڕووداو نەبوون کە خەڵکی لیبیا لە داهاتوودا دژی قەزافی ڕاپەڕین بکەن لە پێناویدا. چیرۆکی ڕاستەقینە ئەوەیە کە لە سەرەتای 2000ەکانەوە تا 2010 دۆخی لیبیا بە خێرایی بەرەو خراپی دەچوو و سرنج بدەن من کە باسی لیبیا دەکەم، لیبیا وڵاتێکی ساماندارە بە شێوەیەکی ڕستەیی هیچ سامانێکی سروشتی نییە کە لە لیبیادا بوونی نەبێت. لیبیا زۆرترین یەدەگی نەوتی لە کیشوەری ئەفریقیا هەیە و 5ەم گەورەترین یەدەگی نەوتا لە جیهاندا
و بێگومان تەنها نەوت نییە، نەوت لە لیبیا هێشتا هیچ نییە بە بەراورد بە غازی سروشتی، غازی شێڵ، زێر، یۆرانیۆم و ئاسن و ئەلەمنیۆم جگە لە کەناراوەکانی لیبیا کە بە یەکێک لە باشترین کەناراوەکانی جیهان دادەنرێت. بەهۆی بوونی سامانی ماسی زەبەلاح شتەکان بەردەوام بەرەو خراپتر دەچوون تا گەیشتینە ساڵی 2011. لە سەرەتای ساڵی 2011 ناڕەزایەتی گەورە لە جیهانی عەرەبیدا بڵاو بووەوە کە بە بەهاری عەرەبی ناسرا، لە تونس و میسر و سووریا و یەمەن دەستیان پێکرد تا گەیشتە لیبیا و لە 28 ساڵی 2011 گەنجێکی لیبی لە فەیسبوک بانگێژنامەیەکی بڵاو کردە و داوای لە لیبیەکان کرد بەشداری ناڕەزایەتیەکانی قەزافی بکەن. بێگومان ڕەنگە کەسێک لێم بپرسێت ئایا کێشەکە تەنها بەهۆی بانگێژنامەیەک لە فەیسبوک دەستی پێکردووە؟ لە ڕاستیدا بەهاری عەرەبی بەبێ فەیسبوک ڕووی نەدەدا. لەو کاتەدا فەیسبوک جیهانی دەشکاند وەک ئەوەی شتێکی نوێ بێ کە خەڵک بتوانن بسنە ناوێەوە و پێیز دروست بکەن و گروپ دروست بکەن و بانگێژنامەش دروست بکەن. پێشووتر هەر کەسێک بیویستایە شتێک بڵێت یان خەڵک لە دەوری بۆچوونێک کۆبکاتەوە دەسووە سەر تیڤ و بێگومان تیڤ چاودێری دەکرا و هیچی لەسەر داننرا. پاشان کاتێک فەیسبوک هات و خەڵک فەزای نووسین و خوێندنەوە و زانینی بۆچوونی خەڵکیان هەبوو، وەک ئەوە بوو مەسەلەکە خۆی شۆڕشێک بێت و بەڕاستی بانگەوازی ناڕەزایەتی وەکو ئاگر دەستی کرد بە بڵاوبوونەوە. هەموو لیبیا ئاگاداری بابەتی ناڕەزایەتیەکان و شۆڕشی هەفتەی شوبات بوون و ئەو گەنجەی کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هەڵمەتەکەی دەست پێ کرد ناوی حەسەن ئەلزەهمی بوو. کاتێک پرسیار لە حەسەن کرا دەربارەی ئەوەی وای لێکرد هەڵمەتێکی لەو شێوەیە دەست پێ بکە، وشە بە وشە پێیوتن کە کاتێک تەمەنی 6 ساڵان بوو لە تیڤیدا بینی کە قەزافی چۆن گەنجێکی زۆری کوشتووە و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پەخشدا. لەو کاتەوە ڕق و کینەی بەرامبەر بە قەزافی دروست بوو. هەروەها لەو ڕۆژەوە کە هەڵمەتەکە دەستی پێکرد لە ماوەی نزیکەی 2-3 هەفتەدا ڕژێمی قەزافی هەوڵی هێورکردنەوەی خەڵکی دەدا. بەڵام بەشێکی زۆری گەلی لیبیا بڕیاریان دابوو کە هەرچیەک ڕوو بدات دەڕژێنە سەر شەقامەکان و بەهۆی چڕی ئاپۆڕای خەڵکیەوە لە هەفتەی مانگدا نەچوونە سەر شەقامەکان، بەڵکو 2 ڕۆژ پێشتر لە 15 مانگدا ڕژانە سەر شەقامەکان. سەرەتای ڕاستەقینەی خۆپێشاندانەکان لە 15 شوبات بوو. کۆمەڵێک کەس لە شاری بنغازی چوونە دەرەوە. زۆربەی ئەو کەسانە بنەماڵەی قوربانیانی زیندانی ئەبوو سەلیم بوون. لە کاردانەوە بەرامبەر ئەم خۆپێشاندانە دەسەڵاتدارانی لیبیا پارێزەری ئەو خێزانانەیان پارێزەر فەتحی تەربیلیان دەستگیر کرد. چەند کاتژمێرێک دوای دەستگیرکردنی هەزاران هاوڵاتی لیبی بۆ ئازادکردنی ئەو پارێزەرە خۆپێشاندانیان کرد. شەڕ و پێکدادان لە نێوان ئەوان و پۆلیسدا ڕوویدا و لە ئەنجامدا 38 هاوڵاتی لیبی بریندار بوون. ئەمە لە یەکەم ڕۆژدا بوو. ڕۆژێک دواتر کە دەکاتە 16 شوبات خۆپێشاندانی گەورە لە شاری بایدا بەڕێوەچوو و خۆپێشاندانەکان بە خێرایی گۆڕان بۆ پێکدادان لەگەڵ پۆلیس. ئەم پێکدادانە بووە هۆی کوژرانی 3 لیبی و گەیشتینە ڕۆژی دوای ئەوە کە دەکاتە 7 شوبات. ئەو ڕۆژە کە لە لیبیا بە تووڕێی و خۆپێشاندان و ناڕەزایەتی لە هەموو شوێنێک بە واتایەکی تەواو داوای ڕوخانی ڕژێمی قەزافیان دەکرد. بۆ یەکەم جار لە کاردانەوەیەکی سەیردا بەرامبەر بەم خۆپێشاندانانە تەقە لە خۆپێشاندەران دەکرا بۆ بڵاو پێکردنیان و لەو ڕۆژەدا لانی کەم 49 هاوڵاتی لیبی کوژران. ڕۆژێک دوای ئەوە هەزاران کەسی لیبیا چوونە دەرەوە بۆ بەشداریکردن لە پرسەی ئەو کەسانەی لە 2 ڕۆژی پێشوودا کوژراون و سوپای لیبیا وەڵامی دایەوە و بە چەکی قورس بردومانیانی کرد و دوای 1 هەفتە لە ناڕەزایەتی لە لیبیا ئەنجامەکەی کوژرانی زیاتر لە 300 لیبی و برینداربوونی زیاتر لە 1000 کەس بوو و دوای هەموو ئەمانش خەڵک لە شەقام ناترسن. بە پێچەوانەوە ژماری خەڵک لە زیادبووندایە. قەزافی بە هەر شێوەیەک بێت هەوڵیدا خەڵک کۆنتڕۆڵ بکە تا ئەو ڕادەی ئینتەرنێتی وڵاتەکەی بڕی و کوڕەکەی خستە سەر تیڤ بۆ ئەوەی قسە لەگەڵ خەڵکیدا بکە. سەیف الئیسلام کوڕی موعەمەر قەزافی وتارێکی لە تەلەڤیزیۆن پێشکەش کرد و داوای لە خۆپێشاندەران کرد یان گفتوگۆ بکەن بۆ چارەسەرکردنی کێشەکە بە شێوەیەکی ئاشیانە یان چەک بەکار بهێنن. هەروەها وتی ئێستا ئێمە داوای ئاشتی دەکەین وەک چارەسەری کۆتایی پێش ئەوەی درەنگ بێت و هەمومان پەنا بۆ چەک ببین. لیبیا تونس و میسر نییە. لیبیەکان لەم قسانەوە تێگەیشتن کە قەزافی هیچ نیازێکی نییە دەست بەرداری دەسەڵات بێ
و دوای چەند ڕۆژێک قەزافی خۆی دەردەکەوێت و پشتڕاستکردنەوەی ئەوەی کە کوڕەکەی دەیڵێ. قەزافی هاتە سەر شاشە و وتارێکی سۆزداری و حەماسی پێشکەشی خەڵکی کرد و باسی دڵسۆزی خۆی بۆ وڵات و خەڵکی لیبیا دەکرد و قسەکانی تا ڕادەیەک ورد بوون. ڕێژەیەکی زۆر لە خەڵک هەبوون کە قەزافیان دەویست وەکو سەرۆک کۆمار، بە تایبەتی بە دەویەکانی لیبیا کە لە هۆزی قەزافی بوون. هەروەها لە هەمان وتاردا قەزافی بە خەڵکەکەی ڕاگەیاند کە ئەوەی لە لیبیا ڕوودەدات پیلانێکی وڵاتانی بیانیە کە پیلانگیریان لە دژی لیبیا دەکرد بۆ دزینی نەوتی لیبیا. بەڵام خەڵک هیچ گرنگیەکی پێنەدا و مەسەلەکە دەستی کرد بە پەرەسەندن و گەشەکردن بە خێرایی و بە شێوەیەکی ترسناک یاخیبوانی لیبیا دەستیان کرد بە هەڵگرتنی چەک دژی حکوومەتی قەزافی و قسەکانی قەزافی لە کۆتاییدا هیچ سوودێکی نەبوو. پاشان شەڕێکی قورس لە لیبیا دەستی پێکرد. ڕۆژانە شەڕ بوو لە نێوان ئەو خەڵکەی قەزافیان دەوێت و ئەو خەڵکەی کە قەزافیان ناوێت. لەم شەڕانەدا هەزاران کەس لە هەردوو لا کوژران و شۆڕشەکەش بە فەرمی گۆڕا بۆ شەڕی ناوخۆ. دوای نزیکەی مانگێک لە دەستپێکردنی ناڕەزایەتیەکان بە تایبەتی لە 9 ئازاری 2000 ناتۆ بە بیانووی ئاگربەز لە لیبیا و ڕاگررتنی تاوانەکانی دژ بە مرۆڤایەتی هاتە ناوەوە و بڕیاری شەڕکردنیدا. هێرشەکانی ناتۆ بۆ سەر لیبیا شوێنە سەربازی و حکوومەکانی کردە ئامانج. قەزافی بارودۆخی لە لیبیا خراپتر و خراپتر دەبوو و تا مانگی ئۆکتۆبەری 2011 تەڕابلوسی پایتەخت کەوتە دەستی شۆڕژگێڕانی لیبیا. سەرۆکی لیبیا کە ئەو کات خۆی بە پاشای پاشاکانی ئەفریقیا ناودەبرد، دوای ئەوەی بە تەواوی ئومێدی مانەوەی لە دەسەڵاتدا لە دەستدا بوو بڕیاریدا لە پایتەخت هەڵبێت. عەقید موعەمەر قەزافی کە لەو کاتەدا تەمەنی 69 ساڵ بوو بڕیاریدا بە کاروانێکی چل ئۆتۆمبیلیەوە لە تەڕابلوس هەڵبێت. بۆیە لە تەڕابلوسی پایتەختەوە بەڕێکەوتن بەرەو ناوچەیەک بە ناوی سرت لە باکووری لیبیا. لە 20 تشرینی یەکەمی ساڵی 2011 فڕۆکەیەکی سیخوڕی بەریتانی لە ڕێگەی پەیوەندیەکی تەلەفۆنیەوە شوێنی قەزافی دەستنیشان کرد. چەند ساتێک دواتر فڕۆکەکانی هێزی ئاسمانی فەڕەنسا ئەو کاروانیان بردومان کرد کە قەزافی تێدا ئامادە بوو. کاروانەکە تێکشکێنرا و ئۆتۆمبیلەکان وەستان. پاشان قەزافی ناچار بوو لە ئۆتۆمبیلەکەی دابەزێت و بچێتە شوێنێکی دوورتر بۆ ئەوەی خۆی لە بۆڕیەکی ئاوەڕۆدا بشارێتەوە. بەڵام لە کۆتاییدا خەڵکی تووڕەی لیبیا توانیان بیگرن و دوای ماوەیەکی کەم قەزافی لەگەڵ موعتەسیمی کوڕی کوژرا و دەوترێ قەزافی لە شوێنێکی نادیار لە بیاباندا بە خاک سپێردرا. سەردەمی قەزافی کۆتایی هات، بەڵام شەڕی لیبیا کۆتایی نەهات. لیبیا وڵاتێکە ئەگەر بە دروستی سەرچاوەکانی بقۆزرێتەوە گومانی تێدا نییە کە دەبێتە یەکێک لە باشترین وڵاتەکانی جیهان. لێرەدا گەیشتینە کۆتایی ڤیدیۆکە. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن. دووبارە و سێبارە سوپاس بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.